بەجددی پاڵپشتیکردنی دایک و باوک لە منداڵەکانیان گرینگە و پاڵپشتەکە چۆن بێەوە کۆی کەوتت هەموو شتێکیان بۆ دابین ناکرێت بێگومان پاڵپشتیکردنی منداڵ زۆر گرنگە چکە منداڵ هەست بە گرنگی خۆیە کار یەکەم شت کە لەو خێزانە کەسێکی گرنگە پرسوڕایەژی پێکرێت کە پێداویستەکانت دابین کرد ئەو پێداویستانەی کە گونجاو بێ لەگەڵ تەمەنی خۆیان من هەمیشە زۆر پێداگیری لەسەر ئەوەکەم کە ئەو پێداویستانت بۆ دابین کرد ئەو منداڵە هەستەکە کە لە ماڵەوە گرنگیکی تەواوی پێدەدرێت هەست دەکا جیاوازی ناکرێت هەست دەکا کەسێکی گرنگە هەست دەکا بەرهەمدارە لە ماڵەکەیە هەوڵ دەدا باشتر بێ گۆڕایڵتر بێ کاریگەرتر بێ لە ڕووی وانە و خوێندن و گۆڕاڵی دایک و باوکەوە بێگومان زۆر گرنگە دەست خۆشێ بەگشتی ڕێنمایی چێ بۆ دایک و باوکان لە پەروەردەکردنی منداڵەکانیان پێت وایە پێویستە سەرەتا خۆیان پەروەردە بکەن ئینجا منداڵەکانیان پەروەردە من هەمیشە ئەو قسەیەم کردووە بەشێکی هەر زۆری دایک و باوکان سەرەتا پێویستە خۆیان پەروەردە بکەن چکە بەجددی دابڕاون لە منداڵەکان لە ژینگی ماڵەوەش دابڕاون هاوسەر ژن و مێردان شەو ڕۆژێک دوو کاتژمێر یەکتر نابینن دەخەون بۆ دەوام دێنەوە نانێک دەخۆن و دەخەون بۆ دەوام یان پیاوە چێتە دەرەوە بۆ کافتریا و کۆنکان و دۆمینە و هاوڕێ و ژنیش لەگەڵ ڕێزم سێری زنجیرە و مسەلسەل و دراما ئەو شتانەکە نە لەگەڵ منداڵ دانیشن نە خۆیان دانیشن کێشەکانی ماڵ یەکتری شەزانن ئەو شتانە هەبوو یعنی من ژۆک و تۆ مامۆستا بووم لە قوتابخانەوانە وتۆتەوە بڕوا بکە بڕوا بکە دایک و باوک هاتوون بە دوای منداڵی خۆیانە دایکەکە بردوێتی و باوکەکە نەیزانێت هاتوو مشکلی دروست کردو کوا منداڵەکە وتێتی دوای نیو سعات نیو کاتژمێر پەیوەندیکردن اینجا زانیمانە ژنەکە بردوێتەوە هاوسەرەکەی بە مێردەکەی نەوتبوو نەچن بە دوای منداڵەکە وتی منداڵەکەم لەکوێ پەیوەندیان لەگەر لاواز بێ منداڵەکە پەیوەندی دایک و باوک چەند لاواز بێ کاریگەری دەرونی خراپ لەسەر منداڵ دروستەکە ئەو خێزانە پەرتەوازە بێ گۆشەگیرە بن منداڵەکان گۆشەگیرە بن منداڵەکان تەنانەت لە ڕووی قسە پێداویستەکانیشان شەرمەکەن داوا لە دایکیان بکەن لە باوکیان بکەن باوکیان لای تووڕە بێ یان ئەڵە بڕۆ بە لای دایکت دایکش دەڵێ ماندووم ئیشەکەم کە گوێی لێ نەگرت بێگومان کاریگەری بەگشتی پێویستە پەیوەندیان لەگەڵ یەکتر بەهێز بێ پەیوەندی بەهێزبوونی منداڵ گەشەی جەستەی و هیزری منداڵیش پارە پێدا ئەو دیقەت بدە ئەو منداڵانی پەیوەندیان لەگەڵ دایک و باوکیان باش نییە نەخۆشن چاویان سوورە بێت نەخۆشی پێست و حساسیت و خەمۆکی و قژ هەڵوەرین و گۆشەگیری ئەو کاری ئەوەی کە ژینگەیەکی باشی بۆ نەڕەخساو لە ناو ماڵە بە دڵنیاییەوە دەست خۆش سپاس بۆ ئامادەبوونتان